هەر جارێک کەشێکی ئارام دێتە پێشەوە بۆ پێکەوە سازان کۆبوونەوە لە چوارچێوەی پرۆسە نیشتیمانیەکان لەسەر و هەمویانەوە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان قسەیەکی مەسعود بارزانی یان جوڵەیەکی نەشازی پارتی پرۆسەکە پەک دەخات و دۆخەکە ئاڵۆز دەکاتەوە دووە هەمینیان ئەو پراوێزە بوو لە سازان بۆ هەڵبژاردنەکان دروست بوو لایەنە سیاسیەکان بۆ ئامادەکاری هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆوە سەرقاڵی گفتوگۆ بوون لەگەڵ یەکتری تاکو ڕێگاچارێکی گونجاو بۆ سازان بدۆزنەوە بەڵام دوا مەرسومی بارزانی کە بە نایاسایی وەسف دەکرێت دووبارە دۆخەکەی ئاڵۆز کردەوە و تانوپۆی دۆخەکەی لێک ئاڵاند و لایەنە سیاسیەکان کەوتنەوە بەرەی بەرامبەری یەکتری چونکە پێشتر کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ڕایان گەیاند پێوی ساڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هاوکار لەگەڵ ڕیفراندۆم ئەنجام بدرێن بەڵام بارزانی ڕۆژی 19 تەمموز بەڕاگەیاندراوێک و مەرسومێکی هەرێمی داواکەی هەردوو حیزبەکەی ڕەت کردەوە لەلایەک لە وەڵامی بەرپرسە عراقیەکان جەختی لەسەر ئەوە کردەوە لە کاتی خۆی ڕیفراندۆم ئەنجام دەدرێت لەلایەکی دیکەشەوە وادەی هەڵبژاردنی دیاری کرد پەراوێزی دانوستانەکان ئەو ئەگەرشی لەبار برد کە هەبوو بۆ ئەوەی پرسی ئاشتەوای نیشتیمانی بگاتە شوێنی خۆی و دەست پێ بکات هاوکاتی ئەوەش بە گوێرەی زانیاریەکانی پەیام پێشچوونی وەفدی پارتی بۆ بڕۆکسل بە فەرمانی مەسعود بارزانی فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی داوای نێوەندگیری پارتی و گۆڕانی لە کۆمەڵی ئیسلامی کردووە بەڵام قسەکانی بارزانی لە بڕۆکسل دژی گۆڕان ئەو پرسەشی لەبار بردووە و ڕێگای ئەو دانوستانەی کورد کردەوە بۆیە پارتی لە ڕێگەی فازڵ میرانیەوە پەیوەندی بە گۆڕانەوە کردووە تاوکو ڕۆژێک دابنێن بۆ کۆبوونەوە لەسەر کێشەڵواسراوەکانی نێوانیان ئەمەش هاوکاتە لەگەڵ قسەی بەشێک لە سەرگەتەکانی پارتی کە بەردەوام بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی وتن و ئاشتەوایی سیاسی هێرش دەکەنە سەر پارتە سیاسیەکان بەردەوام دۆخی ئاڵۆزکاوی هەرێم خراپتر دەکەن بەڕای چاودێران قسەکانی بارزانی و بەرپرسانی پارتی دوو ئەگەری لە پشتەوەیە یان بە ئامانجا بۆ ئەوەیە دۆخەکە نێتەوە ئاسی ئاسایی خۆی و بە شێواوی و لێڵی بمێنێتەوە یان بێ ئامانجا لە هەردوو بارەکەشدا کوردستان زیانی گەورە دەکات